الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. ئازیزان و خۆشەویستان، لە مانگی ڕەمەزانی پیرۆزین و لە شەوی جمعەی یەکەمی مانگی ڕەمەزانی پیرۆزین کە شەوی جمعە خۆی مەوسیمێکی پیرۆزە و کاتێکی پیرۆزە و شەوێکی مبارەکە و لە مانگێکی پیرۆزایە. و شەوی جمعە شەوی سڵاواتە لەسەر حەزرەتی ڕەسوولی نازدار صلی الله عليه وسلم. گوێبیستی سڵاواتەکانمانە بێ، ناومان تۆمارە بێ لە لای، دڵنیابن دوعای خێرمان بۆکە. هەر کەسە یەک سڵاوات لەسەر پێغەمبەرە لێ بدە، خوای تەبارەک و تەعالا ئیگەێنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، ناوی خۆی و باوک و دایکی تۆمارەکرێ، پێغەمبەر دوعای خێری بۆکە. ئومێد ئەوارین ئینشاءالله لەم شەوە پیرۆزە ئەم مانگە پیرۆزە ناومان لەو دەفتەری پێغەمبەرا تۆمار ببێ و دوعامان بۆ بکە، بێتە مای حوسنی خاتیمەمان و خوا لە سوئی خاتیمە لاماندا. ئەوەی کەوا حەزەکەم تەئکیدی لەسەر بکەمەوە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوکنی دووەمی ئیمانە. هەر کەسێ پێغەمبەری لە خۆی، لە نەفسی، لە گیانی، لە ڕۆحی، لە ئەولادی، لە ماڵ و منداڵی، لە باوک و دایکی، لە عەشەت و نیشتیمانی خۆشتر نەوێ، ئیماندار نییە و ئیمانی تەواو نابێ. لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين. أما حديثي صحيح في غمر إخوة صلى الله عليه وسلم. هیچ کەسێک لە ئێوە ئیمانی تەواو نابێ حتاوەکو منی لە منداڵەکەی، لە کوڕەکەی و کچەکەی، لە باوک و دایکی، لە ماڵ و سەرۆت سامانەکەی خۆشتر نەوێ ئیمانی تەواو نابێ. ئەبێ هەمووی بکەیتە فیدای پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ چونکە ئەو پێغەمبەرە لە نەفسی خۆت دڵسۆزترە بۆ تۆ. النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم. خوا فەرمێت نفسی خۆت دڵسۆز نییە بۆت، نفسی خۆت ئەمری پێکا بە تاوان. إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. نفس ئەمری پێکا بە شەهوەت، بە تاوان، بە گوناح، بە یاخیبوون. پێغەمبەر لە نفسی دڵسۆزترە، چونکە پێغەمبەر ئەمری پێکا بە چاکە، بە محەبەت، بە ڕێز، بە هیدایەت، بە سەربەرزی، بە عیزەت. بەڵام نەفس پێچەوانەیە، بۆیە پێغەمبەر لە نەفس دڵسۆزترە بۆمان. بۆیە ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوا لەسەر بێ عەزیز عومەر فەرمی یا ڕەسوڵ الله من تۆم لە هەموو شتێک خۆشترە بێ ئیلا نەفسی خۆم نەبێ. پێغەمبەری خوا فەرمی ئیمانە نییە جارێ، ئیمان و تەواو نەبووە. پێغەمبەر یەک تەوەجوی لێ کرد، یەک نەزەر سەیری کرد، کاری کرد لە دڵی ئیمامی عومەر. ئینجا فەرمی یا ڕەسوول الله نەفسیشم فیدای پێغەمبەر بێ، ئەمجا ئێستا تۆشم لە نەفسم زیاتر خۆشە بێ. جا عولەما فەرمون ئەوە تەوەجوی پێغەمبەری خوا بوو، یەک سەیری کرد پێغەمبەری خوا بە نەزەری ڕەحمەت، بە نەزەری ڕەحمەت، بە سەگنی ڕەحمەت. حەزرەتی عومەر یەکسەر عەقیدە و بیر و باوەڕی گۆڕا، فەرمی ئێستا تۆم لە نەفسی خۆشم زیاتر خۆشترە بێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی الآن یا عومەر، الآن یا عومەر، ئێستا ئیمانداری تەواوی ئەبێ ئاوابی. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیطاعەی بکەی، گوێڕایاڵی بکەی، خۆشەویستی تۆ بە پێغەمبەرە بێ وابێ. ئەو ئاەتەی کە دابەزیە خوارەوە سەبەبە نزولەکەی لە سوورەتی نیسا ئاەتی 69 کە خوا فەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. ئەم ئاەتەکە دابەزی هۆکاری دابەزینەکەی چی بوو؟ حەزرەتی عائیشە دایکی ئیمانداران خوا لە خۆی باوکی ڕازی بێ أفرمي كابراء تقنطي بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي يا رسول الله والله إنك لأحب إلي من نفسي وإنك لأحب إلي من أهلي ومالي وأحب إلي من ولدي وإني لأكون في البيت فأذكرك فما أصبر حتى آتيك فأنظر إليك وإذا ذكرت موتي وموتك يا رسول الله عرفت أنك إذا دخلت الجنة رفعت مع النبيين وإني إذا دخلت الجنة خشيت ألا أراك فلم يردوا
عليه النبي صلى الله عليه وسلم شيئا حتى نزل جبريل عليه السلام بهذه الآية: ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. أفرميت دايك إيمان داران أم فرمي يا رسول الله، جاء عندك ثوبان وقضي ثوبان هذا خدمتي في غمري خواه فرمي يا رسول الله توم زور لنفسي خوم خوش تروي، نفسم فداي توبي في غمبر، نفسم بقربان بي يا رسول الله، توم لباوكو دايك خوش تروي، توم لمالو سامان خوش تروي، توم لأولاد خوش تروي، أولاد كانوا قرباني يكهنا صبن أي في غمري خواه، أي في غمري خواه صلى الله عليه وسلم. بلام كأروم مالوا بير أكموا لشي بير أكيتوا بقربانت بين ها والله نازارك أي في غمري خواه بير أكموا لويكوا أو روشيك تو وفات أكي في غمري خواه تو لمقام الليناي لبهشتا ولا قلب في غمراناي بير لمرني تو أكمو بلو باي تو برزة بلو باي منيش كأمرم أجر بس ما بهشت لنزمكانا ناقم بلي في غمران شون تو ببينم من كأروم مالوا أو شوية أو دقة وساعة اللي تو أبرم آرامم لي أبري ليادي تواشم نام بيني چون لاواز بم أي پیغمبري خوا جاء من أوان دبيري لخوشويزي پیغمبري خوا زرد وزعيف ولاواز بو أتوجا كزار نخوشيني هي پیغمبري خوا ليه برسي فرمي بوا لاواز بي فرمي عشقي تويا يا رسول الله لمالا بير لما أكموا أي من للدنيا پیغمبر أبينين آواش تيد لكان من أبي ظلمان نوراني أبي ظلمان إسراعتك رحمان إساعتك أي أبي لقيامتها أيمت شيب كين پیغمبر نبينين مقامي پیغمبر برزة أما پیغمبر خواه بيدنگ بو ما يعتاد خوارو خواه فرموي أوي جورايلي خواه پیغمبر خواه صلى الله عليه وسلم يعني عاشقي خواه پیغمبر خواه أولا روش قيامتها لقل أوانيك أخوان نعمتي خوي رجان دو بسريانا كين أوانا نعمتي خوان نعمتي خوي رجان دو بسريانا أوانا كين أوانا النبيين پیغمبران والصديقين رازقويان انجا والصالحين صالحان دوستاني خوا عارفان أمانة أوانا كأخوان نعمتي خوي رجان دو بسريانا كأمر روجانا لسورة فاتحة كالدعاء هموي ألين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. خوايا ما خلص صراطي مستقيم رجاء الراس رجاء أواني كواتون نعمة رجانو بسنا كرجاء پیغمبران وصديقين وصالحان وخاناسان وبيوشاكانا. حضرتي أنس أفرمي أصحابي عطفنا پیغمبري خوا فرمي يا رسول الله توم زور خوشوي فرمي متى الساعة يا رسول الله كي قيامة الله پیغمبری خواه فرمی ما اعددت لها محدث بخاری مسلمه پیغمبری خواه فرمی چی دو آماده کردوه فرمی والله نوێژی زۆرم بۆ ئامادە نەکردووە ڕۆژی زۆرم بۆ ئامادە نەکردووە و زەکاتدانی زۆرم بۆ ئامادە نەکردووە خێر و سەدەقەی زۆرم بۆ ئامادە نەکردووە پیغمبری خواه فرمی ئەی چی بۆ ئامادە کردووە ئەو ڕۆژە قیامەت توێشی بە توێشووە ئەبێت توێشەکە و پڕ بێ فرمی حب الله ورسوله خۆشەویستی خواه پیغمبرم بۆ ئامادە کردووە پیغمبری خواه فرمی المرء يحشر مع من أحب يا أنك مع من أحببته إنسان لقل أوا حشرك خوش يبي لدنيا تو لقل أوايك خوش تبيك بيغمبره كواتا خوشويستي بيغمبر صلى الله عليه وسلم خوشويستي بيغمبر هو كاري رزقاريته وك ركن إيمانه بيغمبر خوش نبي إيمانه وهروها هو كاري رزقاري تويه نجادي تويه سربرزي تويه پیغمبر خوش نبی رزگار نبی ایماندار نیت یعنی نوێژی زۆر و ڕۆژی زۆر و ئەمانم ناڵم مەیکە بیکە بەڵام پێغەمبەر و خۆشەویستی پێغەمبەر لەسەروی ئەوانەوەیە تا پێغەمبەر و بەتەواوی خۆش نەبێ ناتوانین نوێژی زۆریش بکەیت یەکێک لەو شتانەی کەوا هۆکاری زیادبوونی محەبەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم محبت دەمەزەر دەکاتەوە تەقوەی پێدا بە قووەتی ئەکا بە هێزی ئەکا سەڵاوات دانا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵاوات زۆر لەسەر پێغەمبەر لێ بدەن بەتایبەت لە شەو ڕۆژی جومعە سەڵاوات ئیمانت سابت ئەکا سەڵاوات ئەو گەیەنێ بە لیقای پێغەمبەر
صلاوات ئەیگەێنتە مەقامێک لە ڕۆژی قیامەتە لە خزمەت پێغەمبەرابی. بۆیە سەڵاوات زۆر لێ بدەن، بە تایبەت لە شەو ڕۆژی جومعە، بە تایبەتن لەم مانگی ڕەمەزانە، بۆ ئەوەی کەوا ئیمانمان دەمەزەرد بێتەوە بە محەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوای لێمان خۆش بە، خوای لێمان ڕازی بە، خوای عاقبەتمان و خێر بێڕە، لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، لە ئازادکردنی مانگی ڕەمەزانە ژمارمان کە. خوای ئەم بەڵاو وەبا و نەخۆشی و ناخۆشی و کۆڕۆنا لەسەرمان هەڵگرە، ئەوەی تووشی بۆ خوای شیفای عاجز بۆ پەلەی بۆ منێرە، ئەوەی تووشی نەبوو سەلامەت بۆ خوای سەلامەتریکەی. خوای لە باوکو دایکمان خۆش بە، خوای بەزەوی و بە کەساتی و دامایی و تەستی و تاریکی و ناڕەحەتی و ترسناکی ناوگۆڕی خۆمان و باوکو دایکمانە بێتەوە، زبانمان سابت کردێ وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە، پێغەمبەر بناسینەوە صلی الله علیه وسلم، تکامان بۆ بکە، شەفاعەتمان بکە، بانگمان بکە، دەرمان نەکە. یا ربی خوای لە ڕۆژی قیامەتشا لە خزمەت پێغەمبەرا بین صلی الله علیه وسلم. یا ربی خوای سڵاتەکانمان بگەینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم، خۆی گوێی لێیەتی، خوای بەردوعاکانی پێغەمبەرمان بکەی، خوای بەردوعای پێغەمبەرمان بکەی صلی الله علیه وسلم، خوای بەردوعای پێغەمبەرمان بکەی خۆمان و باوکو دایکمان بە دوعای ئەو نازاری خۆتە بەختەوەری دین و دنیامان بەنسیب بکەی، حسنی خاتیمان بەنسیب بکەی، لە سوئی خاتیمە، لە عاقبەت شەڕی، لە عاقبەت خراپی، لە خراپی عاقبەت خوای پارێزراومان کەی، لە نەخۆشی و ناخۆشی پارێزراومان کەی، لە زاڵم و ستەمکار پارێزراومان کەی، لە تاوان و مەعسیەت پارێزراومان کەی، لە جەبار و زاڵم و خائین پارێزراومان کەی. یا ربی خوای گیان بە عشقی ئەو پێغەمبەرەوە بمانژێنە، بمان بەرەنە زندومان کەرەوە ئەو پێغەمبەرە، محەبەتی خۆی و سەحابەکانی و هاوەڵان و سالیحان و دۆستان و ئەولای کومەل لە دڵمانە بچەسپێنە، بەوە بژین و برین و زندوو بینەوە، ئیسڵاحی حاڵی خۆمان و خانەوە و ماڵمنداڵمان کەی. یا ربی خوای گیان شیفای دڵ و جەستە و ڕۆح و دڵ و دەروین هەموو لایەکمان بەی. یا ربی خوای گیان وڵاتمان پڕ لە ڕزق و ڕۆزیکەی، وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمانکەی، وڵاتمان پڕ لە شیفاکەی، وڵاتمان پڕ لە عیزەتکەی. هەر کەسێ دۆستمانە دۆستی بی، هەر کەسێ دوژمنمانە خوای گیان دژمنی دین و خاک و وڵات و نیشتمانمانە، ئەگەر شیاوی دایەتە خوای دایدەی، ئەگەر شیاوی دایەت نەخوایە عالیەها سافیرا خۆی و جەژداشی ناوبەری. ئامین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم.